بەڵێ بینێرانی بەڕێز سڵاوتان لەبێ لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی ئاشتین لە سۆران بەداخەوە ئەمڕۆ سێ ڕووداوی زۆراوزۆر لە ئیدارەی سۆران ڕوویانداوە کە دویان ڕووداوی هاتوچۆن یەکێشیان ڕووداوی کەوتنە خوارەوەی بەرزکەرەوەی کە بەداخەوە دوو کەس گیانیان لەدەستداوە و دە کەسیش بریندار بوون لەم ڕووداوانە. من بۆ زانیاری زیاتر و خستنە ڕووی زانیاری زیاتر ئەسمە لای بەڕێز کاکڕەوەند هاودیانی وتەبێژی بەڕێوەبەلاتی بەرگری شارستانی سۆران. کاکڕەوەند سڵاوتان لێبێ، ڕووداوەکان چی نەگەر بۆمان شی بکەیتەوە لە سۆران ڕوویاندا؟ بەڵێ دیارە لە چەند کاتژمەی ڕابردوو سێ ڕووداوی جۆراوجۆرمان هەبوو کە یەکێکیان گیر خواردنی هاوڵاتێک لە نێو بەرزکەرەوەیەک بوو و دوو ڕووداوی هاتچۆش هەبوو. بەداخەوە ڕووداوی یەکەم کە پەیوەندی کراتیمەکانی ئێمە دەرچوون بۆ شوێن ڕووداوەکە دەرکەوت هاوڵاتیەک کە هەوڵی داوە لە ڕێگەی بەرزکەرەوەک بۆ نهۆمی دووەمی باڵەخانەکە بڕواتن لە نێوان بەرزکەرەوەکە و بنمیچی باڵەخانەکە گیری خواردوە سەری لە ئازار بەرسەری کەوتبوو. درەنگ پەیوەندی بە تیمەکانی ئێمە وەکرا کاتێک ئێمە گەیشتنەوەی هاوڵاتیان قوربانیەکەیان دەرهێنا بوو لەلایەن تیمەکانی ئێمە هاوڵاتیان گوازرایەوە بۆ نەخۆشخانە و لێرە دوای هەوڵێکی بێوچانی پزیشکان بەڵام بەداخەوە گیانی دەستدا. لە ماوەی کەمتر لە مانگێک ئەمە دووەم حاڵەتی لەم جۆرەیە لە ڕووداوی بەرزکەرەوەکان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆی ئەم جۆرە بەرزکەرەوانە بەرزکەرەوەی دەستکردی تایبەتن بۆ گواستنەوەی کەلوپەل زیاتر بەکاردەهێنرێن بە هیچ شێوەیەک سەلامەت نین بۆ هاوڵاتیان بەکاربێنن چونکە لایەنی سەلامەتی و سەیفتیان سفرە و پێویستە ئەو باڵەخانانە پابند بن بەوەی کە بەرزکەرەوەی تایبەت بە پێستان دەرە جیهانیەکان و لەلایەن کۆمپانیا مۆڵەت پێدراوەکان دابدرێن بۆی گیانی هاوڵاتیان لە مەترسی بپارێزین لە کاتی هەڕووداویشی نەخوازراودا. دوو حاڵەتی تر هەبوو کە ڕووداوی هاتوچۆ بوو ئەگەر چی زیاتر ئەوە ئەرچی برایانی پۆلیسی هاتوچۆیە بەڵام ئێمە هەوڵ دەدەین لە تەواوی ڕووداوەکانی هاتوچۆ تیمێکمان لەوێ ئامادەی هەبێ بۆ ئەوی ڕێگری بکەین لە ئاگرکەوتنەوەی دوای ڕووداوی هاتوچۆ یاخود کاتێک هاوڵاتێک بۆی ڕووداوی هاتوچۆ گیر دەخوا بووی هەمیشە ئێمە هەوڵ دەدەین تیمێکمان لەوێ هەبێ. ڕووداوێک یەکەم لە نێو گەلی عەلیبەگ ڕوویدا لە ڕێگەی هاتن لە قەزای خەلیفان بۆ قەزای ناوەندی سۆران تیمەکانمان گەیشتنە شوێن ڕووداوەکە چەند خولەکێک دواتر ڕووداوێکی ترش ڕوویدا بەداخەوە بە هەردوو ڕووداوەکە 11 قوربانی لێکەوتەوە یەکێکیان گیانی لەدەستدا و 10 هاوڵاتی تریش بە سەختی زامدار بوون. تەواوی ئەم قوربانیانە لەلایەن تیمەکانی ئێمە گوازرانەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران. لێرە پزیشکان هەوڵێکی بێوچانیان لەگەڵیاندا یەکێکیان گیانی لەدەستداوە چەند بریندارێکش برینەکانیان سەخت بوو بۆی سەختی برینەکانەوەی من بینیم لە ژۆرەوە بە ئەمبوڵانسی تایبەت ڕەوانەی هەولێر کران بۆ چارەسەری زیاتر. سپاس کاکڕەوەند هاودیانی وتەبێژی بەڕێوەبەلاتی بەرگری شارستانی سۆران. بەڵێ بەداخەوە کە ئەم ڕووداوانەی ئەمڕۆ ڕوویاندا لە ئیدارەی سۆران ئێوارەی ئەمڕۆ کە بەهۆیەوە چەند هاوڵاتیەک گیانیان لەدەستداوە بەشێک لەو بریندارانە بەهۆی سەختی برینەکانیانەوە ڕەوانەی نەخۆشخانەکانی فریاکەوتنی هەولێر کراون بۆ چارەسەرکردن. دوو ڕووداویان لە گەلی عەلیبەگ بوون کە ڕووداوی هاتوچۆ بوون لە نێوان ئۆتۆمبیلی بار هەڵگر و بچووک ڕوویاندا بوو بەهۆیەوە کە بەهۆی کۆی ئەم ڕووداوانە دوو هاوڵاتی گیان لێدا. ئەمەش لێسادا ئەمبوڵانسەکەکەوە قوربانیەکانی پێ هێنراون بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ئاشتی لە ئیدارەی سۆران. بەداخەوە کە ئەم ڕووداوانە کۆی قوربانیەکان بەشێکیان ڕووداوی هاتوچۆ بوون کەوا لە گەلی عەلیبەگ ڕوویاندا بوو. لە کۆی ئەم ڕووداوانە دوو هاوڵاتی گیانیان لەدەستداوە 10 کەسیشیان بریندار بوون. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.